دووبارە سڵاتان لێبێت ئازان و خۆشەویستان. کۆمەڵێک گەنجی بەتوانە و بەهرەمەند توانیویانە لە پاڵەوانێتیەک لە دەرەوەی هەرێم بەشداری بکەن. لەم تەورێمادا بەگشتی باز لە ئەو پاڵەوانێتیەک دەکەین کە وەرشی کارەتی تێدا ئەنجام درراوە، بزانین تا چەند گەنجانی وڵاتە خولیایان هەیە یاخود دەتوانن لە پاڵەوانەتەکان لە دەروی هەرێمدا بەشداری بکەن و گرنگی ئەم وەرشەی کاراتی لە خۆی لە چیدا دەبینەوە. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکانمان هەریەکە لە بەڕێز کاگۆگر جەمال ڕاهێنەری کاراتی و هەروەها محەممەد جەمال و میرکەریم و محەممەد ئاسۆ یەخوا بەخێر بن. سپاس بۆم دەرفەتە بەخێریش بێنەوە سەرکەوتوش سەرکەوتوو ئینشاءڵڵا هیوای ڕۆژێکی جوان و باش بۆ هەموو لایەک بن یەخوا بەخێر کاگۆگرەگەر بێمە لای بەڕێزتان دەمەوێت کەمێک باز لەم پاڵەوانەتیە بکەی. ئەمە ئێوە چۆن چۆنی بەشداریتان کرد یاخود پاڵەوانەتێک خۆی لە چی دەبینێتەوە ئەگەر ئاماژەیەکی پێ بکەیت؟ جارە پێشەمووی دەستان خۆش بێت. سپاس بۆ ئەم شافی ئەم کەناڵە جوانەکە ئەم کاتە و ئەم هەلەی ڕەخساندووە بۆ ئێمە کە بتوانین باسی خۆمان یاخود باسی زانستێک هونەرێک بکەین تێدا کامە خۆی لە خۆیان جۆرێکە لە خزمەتکردن. ئێمە چۆن لە ڕووی ئەداکردن و پاڵەوانێتیەوە خزمەت بکەین بەڕێزیشتان لەم ڕێەوە هەر خزمەتەگەێنن. پێزانینی تاوامان هەیە. ئێمە وەکو من وەکو ڕاهێنەری کاراتی ینی بەختیاری و ئەمانیش کە هەموو یاریزانەکانمان ئێستا بەشدار نەبوون بە 8 یاریزان بووین بە ناوی کاراتیانی بەختیاری بەشداری پاڵەوانێتیەکی گەورەمان کرد کە لەسەر ئاستی عێراق سێیانە بەشدار بوو، هەریەک لە یانەکانی بەختیاری و سلێمانی و یانەکەی مامۆستاجیاریش ینی بازیان کە بەکۆیەکی لە کوردستان نوێنەراتی عێراقتان بەڵێ بە ناوی کوردستانەوە و خۆشبەختانە ئاڵای کوردستانیشمان بەرز کردەوە لە کاتی ئەنجام و پاڵەوانێتیەکەیە. کۆی 7 یاریزان بەشدار بووین لە پاڵەوانێتیەکەیە کە دوانمان وەکو ڕاهێنەر و یاریزانیش بەشدار بووین، هەم من هەم مامۆستا جیادی برام کە ئەلحەمدولیلا نەتیجەیەکی زۆر باشمانێنا توانیمان پلەی سێمی 8 وڵاتی جیهانی بەدەست بێنین کە پاڵەوانێتیەکە توانم بڵێم پاڵەوانێتیەکی گەورە بوو لەبەرەوەی 8 وڵات بەشدار بێت هەر وڵات و لەلایەکەوە بێ حتمما پاڵەوانێتیەکی گەورە بێەوە عەدەدی یاریزانەکان کە بەشدار بوون لە پاڵەوانێتیەکە زیاتر لە 500 یاریزان بەشدار بووە لە پاڵەوانێتیەکە. 2 ڕۆژ بە بەردەوامی پاڵەوانێتی کراوە بێ ئیسراحەت تقریبا 16 سعات لە سەریەک لە 4 ساحەیە یاری کراوە. بۆیە پاڵەوانێتیەکی گەورە بوو. لە ڕووی پاڵەوانێتیەوە هەر بۆ معریفەیەکی عامی هەموو کەسێک پاڵەوانێتی کاراتی دابەش ئەبێتە دوو بەشەوە، دوو ستایل کە بەشی یەکەمیان کاتایە، بەشی دووەمیان کومیتە. بەشی کاتا بریتە لەو حرەکە خەیاڵیانەی کە هەر یاریزانێک لە ناو ساحەکەیە خۆی ئەدایەکات بە تەنیا ئەدایەکات. کومیتیش کە نیزالەکات لای خۆمان بە نیزال مەشهورە ڕوبەڕووبوونەوە دوو کەسن بەڵێ بەرامبەر یەک لەسەر یەک تەکنیکەکانە داکەن. بەم جۆرە پاڵەوانێتیەکانە ڕوا من وەکو خۆم بە کاتا بەشداریم کرد. سپاس بەخوای گەورە بە فەزلی خوا توانیم پلەی یەکەم بەدەست بێنم. کاتا یەک نەفەرەکەیە کە حرەکەکان ئەداکا لە ناو ساحەکەیە بەتەنیا کە ڕۆحی کاراتی مەشهورە ئەو ستایلە لە کاراتیە هەموو بەشەکان لەوە وەرگیراوە. بەو جۆرە پاڵەوانێتیەکە ڕێ دەستان خۆش بێ کاک محەممەد خێر بێنەوە. پاڵەوانێتیەکە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە پاڵەوانێتیەکە بە بەشداری 8 وڵات بوو لە کەلاردەش لە مەنتیقەی مازەندەران لە شیمالی ئێران. زۆر جوانە. لەوێ بەشداری چەند ڕۆژمانەوە لێ؟ تقریبا 5 ڕۆژ بوو. پاڵەوانتی کاراتی شۆتۆکان وایە و ناوەتەواوە پاڵەوانتی کاراتی چەندەمین پاڵەوانتی بوو ساڵانە ئەکرێتەوە ساڵی یەک جارەکرێتەوە؟ ئەو بەشێک ئێمە بەشداریمان کرد لەوێ 4مین پاڵەوانێتی ئەو شارە بوو کە لەو مەنتیقەیە کرابوو لە مەنتیقەی مازەندەران ئەمە 4مین پاڵەوانێتیان بوو. بەڵام وەکو خۆمان کە ئەو بتوڵانی کە دەرەوەمان هەبووە بتوڵی زیاترمان هەبووە هەم من هەم سانسیۆگەر هەم یاریزانەکانی کە هەموو یاریزانەکانی تر یعنی یەکەم پاڵەوانێتیمان نییە لە دەروی وڵات. ئەو پاڵەوانێتی ساڵانە کرێتەوە مەسەلەن چەند ساڵ جارێک کرێتەوە؟ تقریبا هەموو ساڵێک کرێتەوە ساڵانە هەموو ساڵێک. لەوێت چۆن چۆنی تەمرینتان ئەنجام دەدا، چۆن بەشدارە بوون ڕۆژانە، چۆن دابەشە کرا کاتێکە ئەو بەشدار لەو پاڵەوانێت؟ ئێمە پێش پاڵەوانێتیەکە الحەمدوللا بە یارمەتی سانسی جێگر کە ئێستا خۆی لێرە نییە کە پاڵپشتێکی زۆر بوو بۆ ئێمە هەم مدەڕیبی یەکەمیشمانە و هەم برا گەورەشمانە لەوێ
تقریبا مانگێک پێش مانگ و نیوێک پێش ئەوەی کە پاڵەوانێتەکە بکرێت لە معسکەرمان کردەوە یعنی چۆن لێ تەدریبی معسکەری خۆمان هەبوو بۆ پێش پاڵەوانێتیەکە باشە یعنی ئێمە بە تەمرینی کاملەوە هەم لە کاتە هەم لە قیتال تەمرینێکی تەواومان کردووە ئەنجاوەکو نەڕۆشونەتە ئەوێ لەوێ یعنی مەجای ئەومان نییە بڵین تەمرینێکی تر بکەینەوە پێش پاڵەوانێتیەکە هەم ناژبێت بکرێت بەڵام کە ڕۆشتینە ئەوێ یەکسەر داغڵ بووین یعنی ڕۆژێک کاتی عرضکردن نەدێت پێشتر خۆت ئامادە کرد بەڵا خۆمان ئامادە کردەوە چین لای کاک بیر بەخێر بێت زۆر سپاس یەکەم جارێ بەشداری بکەی لە پاڵەوانەتی لە پاڵەوانێتی دەرەوەی وڵاتە بەڵێ بەڵام لە پاڵەوانێتیەکانی کوردستان و عێراق چەند جارێک تریشدا بەشداریم کردووە لەسەر چ پێوەرێک لە نێو یاریزانەکانی دیکە بەڕێستان هەڵبژێران ئیتر بەپێی مستەوای خۆتە ئیتر هەر قایە و چەند یاریزانێک هەڵبژێرە بۆی بچێ بۆ پاڵەوانێتی تر لەوە هەڵبژێرن زۆر باش سەرکەوتوو بن کاک محەممەدێکی ترمانەیە محەممەد ئاسۆ خێر بێتەوە کاک محەممەد سەلامت پیرۆز بێ قەینام سا لەو سەرەوە پرسم ئادەی زانم تۆ پاڵەوانتەکەت بە کێشە گەر پۆمان باسکەم لە چ وەزنێکدا بەزن لە وەزنی خۆت چەنەم بووی بەڵێ من سەر و 21 ساڵ بەشداریم کرد لە زاید 65 لە توانیم لەسەر ئاستی ئەو چەند کۆمەڵاریزانی کە بەشدارم تیا لە فقەکەی خۆمانە توانی پێسی ئەمە دەست بێنم ماشەڵڵا پیرۆز یەکەم جارت بوو تۆش لە دەروی وڵات پاڵام یەکەم جارم بوو ناوخوا بەشداری سلێمانی هەولێر کەرکووک هەست بە چ جیاوازێکە چنێک گرنگە پاڵپشتێکی باشە بۆ یاریزانان لە دەرەوە بەشداری پاڵەوانێتی پاڵپشتێکی زۆر باشە بواری مستەوای خۆشمان توڵە ئەبینین بۆ یاریکردن زۆر باشە بخۆ زۆر باشە کاک وەگر ئەم کاسە هەر لێ بەدەستانێنە بەڵێ عادەتەن کاتێکە پاڵەوانێتی تەواو بێ ئەنجامەکان دیاریەکرێن ئیتر بە کۆی گشتی ئەنجامەکان لێکە درێتەوە بە پێی دەرەجەکان ئەنجامەکان پلەبەندی دیاریەکرێت ئیتر ئێمە بە هەر سەیانەکە ئەو سەیانەی کە بەشداریمان کرد توانیمان پلەی سێمی بەدەست بێنین لە چەند یانەیە لە وەکو یانەکان زۆر بوون بۆ نمونە هەر ئێران خۆی ئەوەنە یانە بەشداری تیا کرد بوو زۆر بوو بەڵام لەسەر ئاستی وڵات هەشت وڵات بوو بەڵام لە ڕووی یانەوە زۆرتر بوو ئێستا ئەرمینیا یەکێ بوو لە وڵاتانەی کە لە بەشی مناڵانە مناڵی زۆری هێنا بوو ئێمە مناڵی زۆر پاڵەوانمان هەیە کە نەمانتوانی بیبین لەبەر دووری شوێنەکە بێ یاخود لەبەر گرفتی مەسئولیات تەنانەت ئێمە لەوێ یەکێک لە گرفتەکانی تووشمانە بوو وەکو خۆمان من لەوێ وەکو خۆم هەم ڕاهێنەر بووم هەم یاریزان بوو هەم یعنی تەنانەت کاتێکە نزیکی بتوڵەکەی کاتی خۆم هات کە بەشداری پاڵەوانێتیەکە بکەم لەگەڵ یاریزان ئاوەستا بووم لە ساحەی کترا من تەجیعی یاریزان مەکرد لە پڕێکان ناوی خۆم خوێنرایەوە دووبارە بڕۆم یاری بکەم یعنی ئەمە بۆ ڕاهێنەر قورسترە تا یاریزان بەس یارێکی خۆیە کات و کۆتایی پێێنێ بەس ڕاهێنەر خەریکی ناوەکانە خەریکی ئیداریە خەریکی یاریزانەکانە نەکرد من ڕاهێنەرەکانی تریش بۆ جۆرە بوون لەبەرەوەی شاندەکەمان کەسی تایبەتمان لەگەڵانە بوو بۆ ئیداری بۆ هەمی کۆتبووە سەرخۆمان کاک جیاد کاکێرش کاکێنەر لێرەوە سڵاومێ بۆیان و لە پێش ئەویشی کە بڕۆین لێرەوە بە ئامادە باشێکی زۆر باشەوە ڕۆشتین وەکو خۆمان هەرچەنە وەکو ڕاهێنەر کەمتر ئێمە دەرفەتمانە بوو بەڵام لە ڕووی یاریزانەوە سانسێ جێگرکە یەکێکە لە ڕاهێنەرەکانمان لە ڕاهێنەری سەرەکیمانە ئەو زۆر هاوکاری کردین یارمەتی یان هەم بۆ یاریزانەکان بەدایمی لەگەڵیان بوو و لە هەمووی جوانترەوە بوو بەلامانەوە کاتێکە لە پاڵەوانێتیەکە هاتینەوە هاتن بەرەو ڕووماناتن بە گوڵەوە بەڕێزێنانێکەوە ئەمە بۆ ئێمە تەنجیعێکی زۆر گەورەتر بوو من باوکم لە کاتێکە هاتمەوە بینیم بە گوڵەوە هاتووە بۆ سەردانیکردنم ئەمە زۆر یانگیری خێزان گرنگترین شانازی بوو بەلامەوە یعنی بڕواکە لە خودی پاڵەوانێتیەکە لام گرنگتر بوو وەکو شخص بەڕێزش باس لە کاتادا بەزی بووی لەویش پلەبەندیە کرێ ینی ئاستی بەڕێزت چەند وەکو شخص بەڵێ من لە پاڵەوانێتیەکە ئاستی یەکەمم بەدەستێنا پلەی یەکەمم هێنا سپاس بۆخوای گەورە ئیتر بە چەندیاریەک سەرکەوتم بۆ ئەو
پلەیە لەسەر چ پێوەرێک یەکەم و دۆمەکان دیارەکرا بەڵێ لە ڕووی نیزالەوە کۆمیتیانیەوەی کە بە ئام یاریزانەکان بەشداریان کرد ئەمانە دو یاریزان بەرامبەر یەک یاریەکەن هەر دو یاریزانێک یاریەکەن بە دەوریانە بە ئیتارێک 5 حەکەم دانیشتووە 5 داوەر دانیشتووە کە چواریان بڕیار ئێن لەسەر خاڵگرتن هەر یەکێک لەمانە پشتێنێکی بەستووە شینیان سوور ئەم دوو پشتێنە بۆیان هەیە بیبەستن ئەم چوار حەکەمیش کە دانیشتون یەکی دوو ئاڵایان پێ سووریان شین ئیتر لە ڕێی ئەو خاڵێکی گرن لە ڕێی ئاڵاکەی دەستیانەوە خاڵەکەیان و حەکەمەکەی ناوەڕاست ئیعازەکایە بەڵام کاتا چونکە هەر خۆی لە ناوەیە حرەکاتەکانەکە هەر 5 حەکەمەکە دانیشن ئیتر کە ئەم تەوابێ یاریزانی دووەم دواترە ڕاتە ناو فۆرمەکەی لێکەیاتەوە 5 حەکەمەکە هەڵسەنگاندنەکەن و دووبارە بەپی پشتێنەکە ئاڵاکە بەرزەکەنەوە ئیترەگەر بۆ نمونە من پشتێن مسوور ببێت لە یاریەکەیە کاتێکە یاریەکەم تەوابێ ئەو شین و سووری پێ ئەگەر سێ ئاڵا یاخود زیاتر سوور بێت ئەوە لەو کاتەیە من ئەمە براوی پاڵەوانێتیەکە وە بە پێچوانە زۆر باشە پرسیارمانەوێت دوای لەسەر پشتێنەکان بەس بزانم کاک محەممەد جەمال تۆ لە وەزن نازانگە هەڵە نەبێ نازم وایە لە وەزنی خۆت لە وەزنی خۆمە سێم بووم یاریەکە من بردەوە و یاری دۆمیشم بردەوە و یاری سێم بە یاریزای منتەخەبی ئێران تۆڕە بە فەرقی خاڵێکیش پێی تۆڕە هەرسیەمیش لە کۆی 500 کەس لەو وڵاتی گەورە ئەوانی کە کوێ بوون وڵاتەکانی کوێ بوون وڵاتەکانی کە کوێ بوون کە بەشدار وڵاتەکانی کەونی بیرم بێ ئەرمینیا بوو رووسیا بوو ئێران خۆی بوو ئازەربایجان بوو پاکستان بوو تاجیکستان بوو ئازانم ئەفغانستانیش بوو زۆر کاگمیر ئەی تۆ پلەت لە کێشی باڵێن لەو مەرحەلەی خۆت لە کێشی بەسەگەر مایکەکە نزیک لە کێشی زایت 55 جایم کردو توانین پلی سێم بەدەست بێن تەمەنەکە ژەرە بێت یەک تەمەندوانە بەڵێ لەگەڵ تەمەنی خۆتاوە تەمەنەکە دیارەکرێ بۆ نمونە 19 و 20 بەریەکەکەون یان سیانسە و چواردە بەریەکەکەون بەڵام لەم وەزنەیە بەریەکەکەون خوار و 60 بۆ پێ یعنی تقریبا نزیکە بن لە یەکەوە کاک محەممەد یعنی یان بەگشتی هەمووتان توانم حەزەکەم سەرنجتان هەبێت لە سەرم پرسیارم بەڕاستی ئێوە کەتیبێکن لێرەوە ئەڕۆن ینی بەراوردی خۆتان بەو تیمانەی تربوون ئەوەی بیست بێت مازانێ ئەڵێ رووسیا زۆر گرنگی بە تایبەت ئەم یاریانە ئەدا بە تیمی باشەوە بە ڕاهێنەری زۆرەوە بە پشتیوانیەکی مادی زۆرەوە بە جلوبەرگی گران بەها کوالەتی بەرزەوە لەگەڵیانە بێ ئەیانێرێتە دەرەوە مەسەڵەن ڕەنگە نادیەکانی ئێمە بێ نازانە بڕۆن و بەڵام بۆ هەموو دەستکەوتەشەوە بێنەوە چەند گرنگ بووە گەر پشتیوانیەکی زۆر باشی هیچ نایاسایی و معنەوی لەگەڵ تیمەکانی کوردستان هەبێ بچنە دەرەوە ڕەنگە نەتیجەکان زۆر زیاتر و باشتریش بن زۆر ڕاستە ئێمە وەکو ئەم پاڵانێتیان هەر پاڵانێتێکی تر کە بەشدارە بین لایانی یەکەم کە بۆمان گرنگە بەجددی لایانی مادیە تۆ کاتێکە لایانی مادیت باش بێ کۆمەڵی هیلاک بوو نەگەڕێتەوە بۆت کۆمەڵێ ینی گرفتەکانت شارە سەرەکرێ بۆ منە من 24 سعات یاخود زیاتر لە ناو پاسا بووم بە پاسڕۆیم بۆ دەروونە هیلاکە بۆ جەستە هیلاکەوە کە ناسازە نە ئامادەیە بۆ پاڵەوانێتی بۆ هیلاکە گەیشتومەتە لەوێ یەڵە ئامادە بە بۆ پاڵەوانێتی ئەمە قورسترە لە من بۆ کەسێک کە بە فڕۆکە هاتووە لێەوە یاخود بە مادیەکی زۆر باشەوەات و ئێمە لەسەر حسابی خۆمان ڕۆشتین وەکو پاڵەوانێتیەکە تەنان لەوانەیە یاریزان هەبێ توانای ئەو بڕەپارەی نەبووە کە بیات بۆیە نەیتوانێت بەشدار بێت لە پاڵەوانێتیەکە بودجەی خۆتان لەسەر بەڵێ لەسەر هەمووی لەسەر هی خۆمان بووە وەکو لایانی ئیتیحاد بەڕاستی لایانی ئیتیحاد زۆر هاوکارە زۆر باشن زۆر پاڵپشتن بۆ ئێمە هەر یەک لە مامۆساریان کە ڕئیس ئیتیحادی سلێمانیە کاک سالار کە سکرتێرە مامۆسا کارزان کە ڕئیس ئیتیحادی کوردستانە بەڵام ئەمانیشیانی لە کۆتایە بودجەیان دیاری کراوە یعنی ئەو پەڕی ئەتوانن لایانی معنەویت بەرزکەنەوە لەگەڵ تابن هەوڵی زۆرێن بۆ تەنانەت بۆ سپۆنسەرکردن مامۆستا ئاریان خۆی زۆر هەوڵیە بۆ ئەوەی کە سپۆنسەرێک پیاکە بۆ هەموو یاریزانەکان بەسە کۆتایە نەتوان دابین بکرێ ئەمانە زۆر کەلێن دروستەکە بۆ یاریزان و زۆریەتی پاڵەوانێتیش ینی دقت بە ئێمە
ئەم پاڵەوانێتیەمان کرد لەوانەیە نەتوانین مانێکتر بەشدار بین لە پاڵەوانێتیەکیوە لەبەر بڕی پارەکەی یاخود دووریەکەی بەس هەرو یاریزانەی کە بەر محەممەد کەوت یەکێکە لە بەتەڵەکانی عالم کە سێمی جیهانی بەدەستێنەوە بە جیاوازی یەک خاڵ بەم دۆڕە ئێستا هەرکە ئێمە هاتوینەتەوە لە ماوەی ئەم دوو هەفتەیە ئەو دوو پاڵەوانێتی تری کردو دوو پاڵەوانێتی تری بەش ئەنجامیاوە ئەمە زۆر فەرقیە لەگەڵ ئێمەیە کە پاڵەوانێتیمان کەمتر. زۆر باشە کاک محەممەد ئاماژەی بکی بەو مەدالیانە ئەمانە لەسەر پێوەرێکە پێمان بۆی تۆ برۆنزەوەیە بەڵێ من برۆنزە برۆنز سێمە گۆڵمانێ گۆڵ یەکەمە تێمە سەر ئاستی خۆمانەکە یەکەم و دووەم سێم ئەمە دەلانە وەرەگرین شادەکانی شەر هەماشت لەسەری نووسراوە بابا بچمە سەر پرسیاری پشتیانەکەەوەی تۆ سوورە بەڵە پشتێنی من سوورە ئەمە ینی خەتەرتری یان هێشتا ماوتە ئەم شتێنی سوور و شین ئێم بۆ توڵە بەکارێنین بۆی جیاکەنەوە یاریزانەکان بەزۆکو پشتێنی خۆمان ڕەشە پشتێنی خۆتان بەڵە وڵا هەرمانکێکە لای توێ بە ئەوەش بپرسمەوە بوون منە تۆ یەکەم جار دوو بەشداری پاڵەوانێکی وا بکەی ینی پێش پاڵەوانێتێکە و دوای پاڵەوانێکە ئەوەی هەر بۆ ماوە کەما و حەڤە ڕۆژە چەند ڕۆژە لەوێ بوون وەکو یاریزانێک بەشداری لە پاڵەوانتێک کردووە چەندێک ئەزمون دووەرگرتو ئەگەر لە ساڵێکا 4-5 پاڵەوانێتی وا بکەی لە کۆتایە چی لە تۆیە خۆت هەست بە گۆڕانکاری کرد بەڵە گرنگە ینی بەشدار بووی زۆر وەڵا یان تۆ ساکە کە ئەچی بۆوێ ئەگە خۆشە هەر یارینەکەی سێری پتوڵەکە ئەەکەیت وەکو خۆت چاوکرانوەیەکە بۆ خۆت جوان ڕاستە لە ئێستادا کاگۆگر هیچ پاڵەوانێتێکی دیکە هەیە یان ئێوە ئاگادار بن لە دەرەوەی وڵات ئەنجام بدرێت بتوانن لە ڕێگەی حکوومەتەوە ینی سەردانی لایەنەکانی پێوەنددار بکەن و هاوکارتان بتوان لە پاڵەوانێتەکانی دیکەیە بەشدامڕاو کە زۆرێک لەو بەرپرسانە من دڵنیام کە بەشێکی زۆریان حەز بەوە بابەتی وەرشی بکەن بەهۆی لەوانەیە کەمتەرخەمی اتحاد و ئەوانەوە بێ کە نازان ینی ئاگادارین و بەرپرسانە ئاگاداری ئەم جۆرە پاڵەوانەتی و ئەم سەرکەوتنی گەنجانی ئەگەر بزانن ئەین لەوانەیە هاوکاری بن بە شوازی لە شوازەکان کە بتانگەێن بە پاڵەوانەتی دیکە وڵی لە ڕووی پاڵەوانێتیەوە پاڵەوانێتی زۆرە لە دەروی وڵات پاڵەوانێت تۆ چەند وڵاتێکت هەیە کە بەردەوام لەمانەیە پاڵەوانێتیەکرێ لە ئازەربایجان بێ لە تورکیا بێ لە ئێران بێ هەریەک لەمانە پاڵەوانێتیەکرێ بەس بە پێچوانەوە ئوستاز بڕواکە یعنی کەمترین سپۆنسەر هەیە بۆ کاراتی کەمترین یارمەتیدان هەیە بۆ کاراتی منەوەی ئاگادار بم دیکە زۆرە بەس طبعا لە بەداخەوە لە کاتێکە وڵاتێک لایەنی معریفە و سەقافەتی نزمە بێ شتە نزمەکان گەورە کرێت شتە گەورەکانە بێ بچوو بکرێتەوە ئەگەرنا وەکو لایەنی ئیتیحاد بڕواکە من خۆم لە نزیکەوە ئاگادارم لەگەڵ کاگاریانە زۆر تێکەڵیشم ئەو پەڕی هەوڵی خۆی ئەیە یعنی ئەو پەڕی هەوڵی خۆیەوە ئەو پەڕی ئەوە ئەکا کە سپۆنسەر پێیاکە زیاتر لە یەک هەفتە ئاگادارم کە خەریک بوو بۆ دۆزینەوەی سپۆنسەر لە ڕێی حیز بوو لە ڕێی بەرپرسیوانەوە کۆمەڵێ وعد و کۆمەڵی ئەویش درراو لە ئاخیران نەکراتەنا ئێمە کێشەی جیاواز و ئەوەمانە بوو هەنێکی لەو بۆ خێراییە تازە ناکرایەوە کاتەکەی یعنی ئەڕۆی بەسەرچویەکی لەوانە محەممەد بوو کە نەیەتوانی بەشداری بکە بۆیە ناچەند ڕۆیوە بە VIP جیاوازەکەی کردووە کە بڕێ پاری زیاتری فیاوە لەوە ئەویش هێشتا بە واستەکراوە هێشتا مامۆساریان خۆی لە ڕێی ئیتیحادەوە داوای کردووە تەلەفۆن و تەڵەبی کردووە تا فریاب بکەون با پاڵەوانێتی ئەم گەنجە نەفەوتێ بە چەندێکە خۆی حازرەکە هاوکارن وەکو هاوکارن ناتوانین نکۆڵی لێ بکەین بەڵام وەکو لایەنی بەرپرسولانی مادی و ئەوانەوە خراپە ئەویشە دەسەڵاتی ئیتیحادانی بڕی بودجێوانیش دیاری کراوە کاک میربا منیش هەمان پرسیارەکەی کاک محەممەد یانێ گرنگی پاڵەوانەتی تۆ هەستت کرد هیچ گاوازیەکە بوو لە پاڵەوانەتەکانی ناوخۆ لە دەرەوە ینی خۆشە گەر سفادەی لەکەن چەند جار ساڵانە بەشداری پاڵەوانەتی بکەن خۆی پاڵەوانەتی لە چاو تەمرینا زۆر باشترە بۆ تۆ چونکە ئەو خیبرانی کە تۆی بینی لە پاڵەوانێتی لە یاریزانە جیاجیاکان یانی چۆن بڵێ لەوانەیە بە 4 تەمرین ئیسفادەی پاڵەوانێتی یەک نەگری جاچ جایەوەی کە تۆ لە دەرەوەی وڵات بێ پاڵەوانێتیەکە لە چەند وڵاتەوە یاریزانی تر بەشداریەکە ئیتر خیبرەشتی زۆر باشتر وەرەگری لە چاو تەمرینی ئاساییە زۆر باشەوانیش وڵاتانی تریشە بینێت ئەو پرسیارە لە کاک محەممەد بکەم بینین یاریزانانی دەرەوە ینی ئەو ئەزمونانی ئەوان ینی چی نوێتان بەدی کرد کە بێنەوە بڵێن ئەوان وابوون پێویستی ئێمەش بەم شازە بکەین خۆی لە هەموو بتوڵەیەکە لە ناوخۆ لە دەرەوەش من بەشداری بتوڵی دەرەوەم کردووە ینی تەجروبەیەکی زیاترم هەیە
من تقریبی 2 ساڵ لەسەر یەک لە ئێران و لە ئەرمینیاش نەتیجەم هێنا ینی ئەم ستایلانی کە تۆ لە بەتوڵی دەرەوە ئەیبینیت زۆری فەرقە لەگەڵ ناوە ینی ئەم ئێمە لە ناو خۆمانە ینی لە کوردستانە ئەگەر لە بەتوڵەیەک بکرێتەوە یا لە عێراق بەتوڵەیە بکرێتەوە لە ساڵێکەوە بۆ ساڵێکە لە وەزنێکە ئەگەر یاریزانی 2 یاریزانی تیابێنی ناسی چکە هەمومان یەکتریە ناسین هەمومان ستایل یەکە زانین یاریمان لەگەڵ یەکا کردووە باشە بەڵام کە تۆ ئەچیتە دەرەوە لانی یەکەم لاچە 50 ستایل ببینیت ئەوەشی کە بێجگەلوی کە بەرت ئەکەوێت ئەوەشی کە بەردەکەوێت ئەو خیبرەیەکی زۆر زیاترە طبعا حماسێکی زیاتریش هاتێ ئێستاکە یەیتەوە یعنی لە دوای بەتوڵەکە ئێمە بێجگە لە تەمرینی خۆمان تەمرینی ئیزافەشمان هەبووە ئەوان لەوێ هاندریان هەبوو یاریزانەکان طبعا هەموو وڵاتانە هەندێری خۆیان هەبوو خاصەتەن ئێران چکە بەتوڵەکە لە ئێران بوو ساحی خۆیان ئێمەش هەندێری یعنی هەر خۆمان لە ناو خۆمان نابووین بەڵام طبعا هاوارێکی ئێمە سەد بەرامبەری ئەوانە چکە ئێمە برایەتیمان هەیە ئێمە خێزانێکین بەیەکەوە دەستان خۆش بێ وەڵام مامۆستا هۆگر من پرسیارێک مێ نازانم تا چەندێک زانستیە لە ڕووی با بڵێن هوەری کاراتیەوە کۆمەڵێک زانستەیە کەشف بوون واتە دانراون تۆی خوێنیتەوە بۆ زانستی پزیشکی لە زۆربەی جیهانە هەر هەمان زانستە هەرکە یەکی بە فۆرمی وڵاتەکە خۆی یا بە زمانی وڵاتەکەی خۆی خوێنێ کاراتیش ناغەکەی و سەرچاوەکەی دیارە یابانە هیچ کورداندنێکتان کردووە بۆ تەکنیکی ئەو شێوانی کە وەرتان گرتویان ئەتوانین بڵێن هەر وڵاتێک جۆرێک لە جۆرەکان کۆمەڵێک ستایلی خۆی هەبوو بێ ئێوە توانیتانە مەسەلەن لە کاراتیشا کۆمەڵێک تەکنیک بکەن کە خۆهی خۆتان بێ نەک ئەو عیلمە کەشف بۆی کە ڕەنگە لە کتێبەکانە هەبێ ئێمە لە ڕووی کاراتیەوە جارێک کابێ بگەڕێنەوە بۆ مەسادری کاراتی کە کاراتی ژاپۆنیە کە لەوێەوە دروست بۆ بڵاو بۆ تۆ کە خۆی وەکو پێشتر شانشینی ئۆکیناوایە شانشینی ڕووکی و ئەوانە بابەتەکە زۆرە لەگرێ بەڵام لەسەر ئەگەر تیشێک بکەینە سەر ئەوە ئێمە لە ڕووی مەسدەرەوە ژاپۆنیە تەنانەت نەک خودی تەکنیک ئێمە عورفی کاراتیش لە هەموو وڵاتانە عورفی ژاپۆنی وەرگرتووە تەنانەت ئێمە سڵاوکردن بە سڵاوی خۆمان ناکەین لە ناوهۆڵە بە سڵاوکردنی ئەوانێکین دەستەواشەکانمان کە بەکارێنین هەمووی ئەوانە بەکارێنی ئەمە بۆ زیینوی خودی عیلمەکەی وەکو بنەماکان تەکنیکە سەرەکیەکان بەشەکان ئەمە هیچ کەسێک و هیچ وڵاتێک ناتوانێت دەستکاری بکات لەبەری بە شێوەیەک لەسەر ئەساسی زانستدا ڕێژراوە کە دەمارگیریش لە کۆتایە بۆ تێکیانی زانستێک بۆ کردنە سەر توخمی خۆت وڵاتی خۆت ئەمە بێتەوە شتێکی نازانستی هەبووە لە جیهانایان لە پڵتوڵەکانە بینیوتان حاڵەتی وە هەبێ وڵاتێک شتێکی وەک پێتەڵم لە ڕووی تەکنیکەوە ئەمە دەستکاری ناکرێ بە هیچ جۆرێ بەڵام ئێمە شتێکی ترمان هەیە وەسیلەی گەیاندنی تەکنیکمان هەیە و تاکتیکمان هەیە ئەم دوو شتە فەرقیە لەگەڵ خودی تەکنیکەکە بۆ نمونە ئێمە لە کاراتیە ئوزوکیمانێ ئوزوکی لەوەتەی کاراتیە ئەم حرەکەیە هەر بووە و هەر ئەبێت و یەک جۆرە بەڵام وڵاتێک ئەتوانێت بە شێوازێکی تر بەکاری بێنێ وڵاتێک ئەتوانێت بە شێوازێکی تر بیگەێنێ و ئەوەی کە هەنێک دەستکاری تایە بکرێت ئەوی شەڕووی جوزئیاتەوە نەک لە کولی تەکنیکەکەیە تەکنیکی نیزالە تەکنیکی کومیتەیە ئەوەی کە دوودوو بەرامبەر یەک یاریەکەن ئەم تەکنیکانە ئەتوانین جۆرێک لە فێڵی تایە بەکاربێنین جۆرێک لە تاکتیکی بەکاربێنیتە بەڵام خودی تەکنیکەکە ناتوانرێت دەستکاری بکرێت لەبەرەوەی کاراتی کە ئێمە شانازی پێوەکەین هۆکارەکەیەوێ لەسەر بناغی زانستدا ڕێژراوە کاتێکە لەسەر بناغی زانستیشدا ڕێژرا بێت ناتوانانی تۆ تێکی بیت بیگۆڕیت زۆر باشەوەستا هۆگر دەرفەتمان نەماوە ئەگەر شتێکی دیکە تاما بێ ئاماژەمان پێ نەکرد بێت پێتان خۆش ئاماژەی پێ بکەن وەڵام من زۆر خۆشحاڵیم هەیە زۆر دەستخۆشیم هەیە هەم بۆ بەڕێستان هەم بۆ بەڕێزانەی کە لە دوای هاتنەوەمان لە پاڵانێتیەکە لە ڕووی ئیعلام و ئەوانەوە کە دەسەڵاتی چوارەمە پەیوەندیان پێوە کردوین و ئەیانەوێ ئەوە بگەێنین لای ئێمە هەنێک شت هەیە زۆر گەورەیە ئەویش لایەنە لایانی مرۆڤایەتیە لایانی ڕۆحیە لایەنێکی دەرونیە کە بۆمان سازەکەن کە بۆمان بەرزەکەنەوە لەوانەیە لە ڕووی مادیەوە ئێمە لە ڕووی وڵاتانەوە خواردتر بین یاخود ئاسمان زۆر نسم بێ هاوکاریمان نەبێ بەس وەکو وتم ئێمە
تێکەڵیکی باشترمانەیە تەنان من هەر خۆم کە ڕۆشتمەوە بۆ زانکۆ هەمووی بەدەست خۆشێکی گەورەوە ئاهاتن بۆ لە مامۆساکانم ماڵۆمان خێزانەکەم هەستەکەم ئەمە زۆر گەورەیە با لە ڕووی مادیشەوە کەس بێ ئەمە لایەنێکی ڕۆحی بەرزترمانێ و هیوادارین لە داهاتوی زیاتر گرنگی پێ بدرێ بەم لێریشەوە زۆر سڵاو ڕێزمەیە بۆ جەنابی باوکم کە ئێمە ڕێزمانم بۆیە بۆی دەستی خۆش بێ دەستی ماچەکەین کە توانێتی پشتیوانی ئەو لەوەیە معریفەتی ئەو لەوەیە کە لە پاڵەوانێتیە کە سەر ناکەوم ئەڕۆمەوە پێش هەمووی دەستخۆشیم لێکاڵەیە بەشداریکردنەکەت خۆی لە خۆیان گەورەوە بە سەرکەوتنیشم دوو ئەوەی تر تەرجیعمەکە جێگیری برایشم باماشێ ئێوەی عزیزی ژەخوا بە خێر بێن سەرکەوتوو بنی شەڵاتان کردین دەستان خۆش بێ کاکە میر کاکە محەممەدەکان و ماوەستاوەگر شەڵا جێگەی شانازین وڵی دانیا من ئەمێ لە کۆتاییەوە بڵێم تۆ سەری گەنجانی وڵاتی ئەمە کە چەند دڵساف و پاکن بە جوانی پاڵاوانتیەک لەسەر گیفانی خۆیان ئەڕۆن ئاڵاکەی کوردستان لەبیر ناکەن بەڵام بەداخەوە دەیان بەرپرسی گەوری ئەم هەرێمە بینین بە پارەی ئەم هەرێمە و تەنانەت بۆ ئۆتۆمۆبیل و فڕۆکەی ئەم هەرێمە سەردانی وڵاتانی دەرەوەکەن هەموو شتێک لەگەڵ خۆیانە بن تەنها ئاڵاکەی کوردستان نەبێت.